کۆمەڵی دادگەری کوردستان و ڕەوتی هەڵوێستی نیشتیمانی لە کۆبوونەوەیەکی هاوبەشدا لە سلێمانی لەگەڵ کاندیدی ڕاستپێردراو بۆ پێکەنانی حکومەتی نوێی عێراق پاکێجێکی بیسخاڵیان وەکو مەرج و داواکاری بۆ کارنامەی کابینەی نوێی سەرۆکوەزیرانی عێراق پێشکەش کرد. بەشی زۆری ئەم پرۆژەیە ڕاستەوخۆ گزارش لە پێداویستیەکانی هاوڵاتیانی هەرێم دەکات و داوا دەکرێت وەکو بەشێک لە کارنامەی سەرۆکوەزیرانی ڕاستپێدراو جێگیر بکرێن. باسمان لەوە کرد کە مافی خەڵکی کوردستان ئەبێ هەمان مافێک کە خەڵکی عێراقیانە هاوڵاتیانی ناوەڕاست و جنوب چیان هەیە هاوڵاتی هەرێمی کوردستان ژەوەی هەبێ مافی زەمالەی هەبێ مەسەن گەرمی جوتیاران نابێت دواب بکەوێ پارەکەی چکە ئێمە لە ئێستادا سەرقاڵیەوەین هەموو هەفتەیەکە بێ بە دوواداچوون بکەین بۆ گەرمی جوتیاران مەسەلەی دەرمانمان باس کرد کە ناکرێت دەرمان لە عێراقدا هەبێ و لە هەرێمی کوردستان نەبێ ناکرێت زەمالات لە عێراق هەبێ و لە هەرێمی کوردستان نەبێ بۆیە مافی تاکێکی عێراقی لە وەسەط و جنوب چۆن ئەبێ لە هەرێمی کوردستانشا بە هەمان شێوە بێ. گرنگترین داواکاری ئەم لایەنانە پرسی بژێوی و موچەی فەرمانبەرانی هەرێمە تیایدا جەخت لە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی ژمارە 223 و 269 سەبارەت بە تەوتینکردنی موچە و شایستەداریەکانی هەرێم دەکرێتەوە. داواش کراوە زیادەی موچەی ڕاگیرای فەرمانبەرانی هەرێم دەست پێ بکاتەوە و هاوتای عێراقی لێ بکرێت. دڵنیایی تەواوین کە ئەوەی لە توانامان نابێت ئەوەی لە بە پێ قورسایی ئێمە بێت شەڕی بووەکەین یەکەم بابەتی موچە و بژێوی هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە خاڵەکانی تریش هەمووی خاڵی گرنگن لە دامەزرانی سێیەکەمەکانە گرێبەستەکان هاوشەوەی ناوەڕاست و باشوور مامەڵی لەگەڵا بکرێت مافی جوتیارانە دەرمانە تو ئەزانی لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێستا دەرمان هەوڵێرێ نەمێنێت یعنی هەمووی کراوە بە نەخۆشخانەی تایبەت و ئەچیتە نەخۆشخانە حکوومیەکان دەرمان نییە دەرمانی نەخۆشخانە درێژخایەنەکان نەخۆشە درێژخایەنەکان دەرمانی نەخۆشخانەی هیوا ئەمانە هاوڵاتی توانای کڕینی نیە توانای دابینکردنی نییە ئێمە ئەمانەمان کردوتە داواکاری خۆمان کردمانە پاکێجێک ڕادەسی ڕاستپێدراوی سەرۆکوەزیرانمان کردووە بۆ هیوای بتوانین زۆرینەی بە ئەنجام بگەێنین ئینشەڵڵا. جگە لە پرسی موچە پرۆژە هاوبەشەکە چەندین تەوەری استراتیژی وەکو دەرکردنی یاسای نەوت و هەناردەکردن لە ڕێگەی سۆمەوە دابینکردنی دەرمان و سوتەمەنی بە نرخی پاڵپشتی کرا و هاوشێوەی شارەکانی دیکەی عێراق هەروەهاکردنەوەی لیقی بانکەکانی ڕافیدەین و ڕەشید لە هەرێمی کوردستان و جێبەجێکردنی مادەی 140 و چەندین داواکاری دیکە لە خۆ دەگرێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.